سڵاتان لێ بێ بەڕێزان لە شاری دەربەنیخانەوە لەگەڵتانین دەمەوێ لەگەڵ بەشێک لەو کەسانی کە ئۆتۆمبیلی ڕۆژانە بەکارێن یاخود لە گەراجە ئیشی نەفەراتەکەن لیان بپرسم بزانم نرخی بنزین کە ئێستا بەرز بۆتەوە تا چەند کێشە و گرفتی بۆوان دروست کردووە تا چەند بۆ کاسبکارەکان کە ڕۆژانە پێویستیان بە هاتووشە ئۆتۆمبیل و بنزین هەیە نرخی لەسەر گران کردوون چۆن ئەم کێشەیە چارەسەرەکرێ و ئێوە گوێبیستی وەڵامیێوان بن و میش لەگەڵەوانە پرسیاران لێکم فەرموو. حکومەت هێنەی کوردستانی ئەوە لە بەغاوە بنزین کەوتە ڕێ بە سعرێکی گونجاو بەڵام خاوەنی ئەوە دیشە نەو تاسێژ ناتێت سەردەمانێک خەڵک ئاوەتە خواست بوو دەسەڵاتێکی کوردی خۆمان بەڕێوەبەرێ خوا هێمە بگرێەوە ئاوەتە خواست بوو خوا بمانی نەفەرەکانە بنزینی چی فەردەی ئادوە 35,000 دینارە بەرمیلێ 280,000 دینارە بڕ ئەسواقێت ئاڵتون چۆن معاملەی ئاڵتونەکەی وایە لە بنزین و لە نەوتەوە لە غاز و لە نانۆ لە خواردنەوە لە هەموو شتەوە گران بووە ئەوە نانەوەش نەما غاز نەما زۆر جار کێشەمان بۆ دروستەکەن نەفەرەکە کێشەمان بۆ دروستەکەەوە کە 500 دینار زیادەکەی کێشەمان بۆ دوورکە بێت ناڕەحەتی و ناخۆشی باڵاوگەمانەیە لە دوکانەمانە لە چەشوی ترامانە ئایا بۆ لە حکوومەتی عێراق 450 بۆ لێرە ئازاد. مامە سەلام عەلەیکوم. عەلەیکوم السەلام. جەناب لە شۆفێری چ خەتی؟ وەڵا خەتی شێخان دەربەن بناری باشە بناری بەمە بۆ دەربەن نرخی بنزین لەگەڵ ئیشەکەی تو ئایسا کێشەی بۆ دروستە وەڵا کێشە چی ینی لە باخەری خۆمان پارە ئەدەین و نەفەرەکان ئەوەین و هێشتا هێمە هەر قەرزاری حەزار بەل ئێمە یەک داوامانەیە حکومەت هێنەی کوردستانی ئەوە لە بەغاوە بنزین کەوتە ڕێ بە سعرێکی گونجاو بەڵام خاوەنی ئەوە دیشە نەو تاسێژ ناتێت هەر ژیان نەما یعنی ناچاری ئێمەکەی ژیان نرخی نەفەرەکان هەر وەکو پێشنەمێنێتەوە یا ئێوەش مەجبورن ئەگەرە بەم شێوازە بەردەوامی زیادی مامەساگیان ئیمڕۆ خەڵی نیەتی هێمە ئەوە پیا لە باخەری خۆمان ئەیدەین هی ناخێنە سەری ئەوان ئەڕۆن و تێنەوە خەسارەکە بەڵام ئەمە بەم شێوازە ئیش ئەڕوا یان تۆش پێویستی بە بژێوی بۆ قسە بۆکەم ئێستا ئەمە کوردانەوە و نێوە چت نییە حکومەت باوکی ملەتە ئەوە ئە حکومەتە ئیشی ڕۆژانێ ئەوە ئەو حکومەتە بیری لە ئەمە بکراتەوە سە کەناڵەکانی وە مخالمەت زۆر پێ خۆشحاڵی ئەمە مەعارزەکان دڵسۆتر نەتا حکومەت هێوە بەڵێ بەزارن لە حکومەتایە حکومەتیەوە دەسانەوە ئەوانە بۆ خەمخۆرن بۆ حکومەت بۆ کەناڵەکانی من خۆمێکێتی مۆ نێ بزمێکێتی نیە پارتوێکێتی بۆ نایە ئەزانن وەزعەکە ئاوایە و چەکە خوان ئەزان ناحەقە نان مخابڕی کرد ناکەن من خەبەرم هەیە لە وڵاتانی دیکە بەتایبەتی بۆ نمە ئێران کە دراوسی خۆمان بۆ شۆفێری تاکسی و پاس و ئەمانە کە نەفەرە گوازنەوە نرخی بنزین بە نرخێکی کەمتر دەدەن ڕێژێکی زیاتریشان پێدەن بۆ نرخێکی کەمترشان لێرە هیچ شتێکی ئاوە تایبەت نییە بۆ شۆ ناوەڵا قەت ئەوە نییە و وەزیاوە ئەمادەنی و هیچ کەمینی هەر وەکو نەفەرێکی احتیاطی باڵێ هەر وەکو نەفەرێ هەمووە سوتەمەنی لە وڵاتی خۆمانە هەیە ئێستا حیبە نییە ئێستا ئاوا گیرمان بەدەست نەبوونی غاز و نەوت و بنزین و شتانەوە وەڵای مامەسەگیان نەکردەنام بۆ وەزانێ وڵاتانی دەوروبەریش ئەزانی ئەم هەموو نەوت و بازین و یعنی چی وەسەرتێ و چیە هیچ ئیسفادەی بۆ وڵات ملەتەکە نییە ئەتر ئاوا ئەمە چەکە حکومەتێکی باشە خوا عەمری درێژ مامۆستاتۆ بێرەیرە پیاوە باندەسی نییە وەڵای باوکم حکومەتی وا هەر نییە ئەم حکومەتەی ئێمە ئەم حکومەتەی ئێمە ئەوە لەلای ڕەشەڕووتیە پەروەردە بووە باشە حکومەتێکی کاسبە جەناب لە چ خەتێکیش لە هیچ خەتێ نیم تو خوا باسی حکومەت لای من مەکە حکومەت نا باسی حکومەت ناکەین بەس بۆ نمونە بژێوی ڕۆژانەی خۆ دێسە لەسەر ماوە بژێوی نەما و عەرز و عاسمانی ئێمە شەڕ فرۆشین بژێوی لەکوێ ماوە لەکوێ ماوە ئێستا جەناب دۆک و شۆفێرێک کە ڕۆژانەی شەکەی پێویستە بە بژێوی ژیانی خۆت هەیە لە ئێستا ئەم کێشەی کە کێشەی بنزینە ئەوە چەندین ساڵ ئێمە بەدەستی و ئەناڵێن هەر حەل ناکەین بۆچی حەل نابێ بۆیان مەسەلە چییە؟ قەزەی کوردە حەل نابێت و بەڵام ئێستا بۆ نمونە ئێمە وڵاتێکمانەیە پڕە لە سامانی سروشتی پڕە لەو نەوتە کە هەموو جۆرە بنزین و گاز و نەوتێکیشی لێ دەرەهێنێ بۆچی ناتوانن حەلیکەن ینی ئەمەە قورسە پێیان حەل نەکرێ ئەم کێشەی بنزینە حکومەت قەرزارە قەرزارە قەرزی لە چی قەرزاری چییە؟ نازانی ئەقتی 50 ساڵۆ نەکردوە قەرزاری چییە؟ کاتە عقد کرێ ئێستا جەناب بۆ نمونە ئەگەر قەرزێک بکەی خۆ بێشتێکی دەستکەوێت لە بەرامبەرەوەی کە قەرز دەست ناکەوێت تا هێمە ساحی کوردی و ئیسراحەت ناکەین نایکن نەوتەکەی بەغا و بنزینی بەغا و داهاتی بەغا بخەت ژێردەستی کورد ئیسراحەتی لە بەرام ناکەن
بۆچی وای ینی کێشەکە لە خۆمانی کورد حوتە حوت حوت وارە ناوە بەحرا هەموو شتی هەڵە لوشێنێ تێر ناخۆ حکوومەتی کوردیش ئاوە ئارە وڵا حوتە حکومە بۆ سەردەمانێک خەڵک ئاوەتە خواست بوو دەسەڵاتی کوردی خۆمان بەڕێوەبەرێ خوا هێمە بگرێەوە ئاوەتە خواست بوو خوا بمان ئەو هەموو شەهیدە ئەو هەموو خوێنە ئەو هەموو پەشیمانین پەشیمانین خوا بمانگری ئێستا جەنابەت ئەو کێشەی بەنزینە بارگرانی بۆ دروست نەکردووی لە نەفەرەکانە بانزینی چی فەردەی ئادوە 35,000 دینارە بەرمیلێ نەو 280,000 دینارە بڕ ئەسواقێت ئاڵتون چۆن معاملەی ئاڵتونەکەی وایە خەبەرت بێ کۆتاجار کەی نەوتت حکومت نەوتی داوە بە خەڵک جەنابەت کەی وەرەگرت وەڵاهی من نەوتم نییە لە خانەقی نەوت وەرەگرنی وە دەجلی پێنجلیکان ئارە وەڵا لێرە نیست نا لە چ خەتەیی شەکەت شێخان و دەربەنی خان نەفەری بە چەندە بەن ئێستا 3000 ئێستا بەنزین ئاوا بچۆتە سەرێ خۆ تۆ ناتوانانی نرخەکە لەسەر نەفەر زیاد ناوەڵ خۆرەگە لەیچی پێرێ نەفرێکمە بۆی من هەر 3000 وتم بە 3000 سیارێ ناچوە بۆ بێنولێ بێ سوک بێرە خوار و داوز خواز لە خەتی کوێی شەکەت خەتی وەرێن دەربەنی خان وەرێن دەربەنی باڵ ئێستا نرخی بەنزین چۆنە بە چەندێک وڵای بانزین هەزار نارایت سەر نەفەرەکەش دوونیۆکە و ساوای وڵای بۆمان دەرناگە لە ڕاستیە قرس نییە بۆ تۆ لە کاتێکە نەفەرەکان هەر هەم داوای هەمان نرخی پێشەوەکان بەڵام بەنزینەکە لەسەر تۆ چەند خازات بەرە وڵا ژانەکەمان قرس بۆ مەعیشتەکەنە ئەڕۆنەوەرن توێنە 5 لتر بانزینە خۆبای 5,000 2000 مەسوفیستارەمە 1000 و 2000 بۆ مێنێتەوە دەری ناکە ینی لە ئێستاە بەم شێوازە بژێوی ژیان قرس نەبووە لەسەر شۆفێری لە بانزینەوە لە ناوتەوە لە غاز و لە نانۆ لە خواردنەوە لە هەموو شتەوە گران بووە ئەوە نانەوەش نەما غاز نەما ئارە وەڵا مودێک لەمە پێش وعدێک دراکەوە بەنزینێک لە بەغداوە بێت و بە نرخی کەمتر بیفرۆشێ ئەوە چی بەسەر وڵای هەروکو خۆی وا هیچ دانە بەجێ بانزین جایان 930,000 ناریشە هیچ هاوکاریەک نییە بۆ ئەوانەی بۆ منە شۆفێرن وەکویەوە بە نرخێکی تۆزێک کەمتر شتێک بۆ هیچ هەروکو خۆی وای نی تاکسیۆنی هاوڵاتی هەروکو خۆی وای ئێوە وەکو شۆفێرەکان چی بە چارە سەرزان بۆ بحاڵ وەڵای نازان بێدم چی مەگەر گرانی کە لەسەر هاوڵاتیارەوە چارهەیە کاتێ ئێوە بۆ منە بانزینەکردن ئەو جۆرە بانزینە ئێوە کە پێویستە بە ئۆتۆمبیلەکانتان نرخی چۆنە ئێستا بە چەندێک کڕی نرخەکان لیتی جاران 500 ئێستا بۆ 1000 سەوەتە هەزار ئێستا بۆ ڕێک دوو قات زیادی کردووە باش ئەو کاتە تۆکو شۆفێر ئەبێت شتێک زیادە لە نەفەر وەرگری ئەم حاڵەتان توش بووە نەفەر کێشتان بە دروستکە بڵێ بۆ زۆر جار کێشەمان بۆ دروستەکەن نەفەرەکە کێشەمان بە دروستەکەەوە کە 500 دینار زیادەکەی کێشەمان بۆ دوورکە بێت ناڕەحەتی و ناخۆشی ئەو کاتە چۆن حەلیەکەن ئەوە چۆن مشکلانەوە ڕێ بنەوە ئێمە حەلکردنەکەی وەتانە پارەکەی بۆ گەڕێنین لەبەر ئەوەی دڵی عاجز نەبێت دڵمان عاجز نەبێت لێک پارەکەی بۆ گەڕێن لە هەمان کاتیشە کابران نەفەرە ئەگەر ئێمە ئەمڕۆ گرانیەکەین بانی لا ئێمە ناوەستی ئەڕۆ لە شوێنێک تر سوارە بێت باشە ئەم کێشەیە ینی هی ڕۆژ دوو ڕۆژ نییە تۆ بڵێ لەبەر دڵ عاجز بوونی نەفەرەکە ئەمڕۆ قەیناکە و بایانی قەیناکە ینی شتەکە بەردەوامە بژێوی ئێوە بەم شێواز زۆر زەحمەت نییە قرس نییە لەسەرتان بژێوی هەموو ئینسانەکان ئەوانەی کەواکو نەفراتکە نیە ئەوە خەڵکانی ترش هەمویان بژێوەکانمان سەختە و ناڕەحەتیشە بەڕاستی ئێمە ئەبێت لە وڵاتێکان خۆی کانگای نەوت و سەرچاوەکانی نەوت و سەرچاوی غاز و گاز و هەموو شتێکە بەڵام بەداخەوە ئەو شتانەی بۆ ئێمە نییە بۆ ئێمە نییە بۆ وڵاتەکەمان نییە ئەڵێن ئێستا ئەبێت حکومەتی هەرێمی کوردستان بەڕاستی ساڵانی ساڵە لەبەرەوەی ئێمە شەهیدمان داوە گەشتێتە ئەم ئاستە وڵاتێکمان ڕزگار کردووە بەڕاستی ئەبێ ئەوان بیر لەو شتانە بکەنەوە کەواوکە بێ میلەتەکە بژێنن نەوەکو میلەت ناڕەحەتکەن میلەت ئیزعاجکەن ئێستا فەرمو ئەوە بەنزینە گرانیان کردووە غازە گرانیان کردووە عەشیەی ناوماڵە هەمویانەکە جاران ڕۆنێک بە 1250 دینار بووە ئێستا بە دوونیوە بۆ ئەبێت یەکاو یەک فەرق بکات لەبەر چی هەموو شتێک بەرز بۆتەوە ئەوە نانەوەخانەکان هەمووی داخراوە لەگەڵ ئەوەشە کابراوتی جاران فەردی ئارد بە 15,000 و 16,000 بوو ئێستا بە 35,000 دینارە غازێک بە 7,500 کردیانە بە 8,000 ئێستا بە 20,000 15,000 دەستیش ناکەوێت نییە لەم شارە جارێ غاز ئەڵێن تا ماوەیەک نایێت باشە پرسیارێک ئێستا نرخی نەوت لە بۆرسەی جیهانیە بەرەو بەرزبوونەوە ڕاست بۆ نزیکی 85 تا 90 دلار دەڵێن بۆیە بەنزین گران بووە ئەم قسەیە دەکەن بۆیە بەنزین گران بۆ چونکە نرخی نەوت بەرز بۆتەوە بەڵام ئەو پرسیارەیەتە پێشەوە ئەو کاتەی نرخی نەوت ها بۆ نزیکەی $0 و $1 $2 ئەو کاتە بۆ هەرزان نبوو ئەمە
سیر نییە بەرەوەڵ ئەوە سیرێکە ئەبێ حکومت ڕشاوی ئەو شتانە بکە ئێمە حکومەتێکی ئەمە خۆمان چون لە بەرێک نەوتمان هەیە ئەبێت لە وڵاتەکەی خۆمانە بەڕاستی یعنی شتەکە دابەزێنین بە کەمتر لە خەڵکانی تر بیدەن بە هاوڵاتیانی خۆمان لەبەر بەرژەوەندی هاوڵاتیانە ئەمە ئەگەر من ئەگەر نرخی بەڵزینەکەم کابراوتی مەسەن لیترێکی 250 بێ من کەمتر نەفەر پارە لە خەڵکە سێرم زانیاریم هەیە لە وڵاتانی دیکە بۆ نمونەم ئێران کە دراوسێ خۆمانە بۆ شۆفێرانی تاکسی بڕێکی زیاتر لە بنزینیان پێدەدا و بە نرخێکی کەمتر هیچ حاڵەتێکی لەم شێوازە بۆ شۆفێری وەکو ئێوە نییە نەوەڵە ئەم حاڵەتە لە کوردستانی ئێمە ڕوونی لەداوە جارێک نازانم لەمە دوار ڕووبدا بەس ئەگەر بیری لێ بکەن و خۆی بەڕاستی ئەبێ ئەمە حکومت ئەو شتە دابین بکات بۆ سایق تاکسی پاسەکان ئەوانەی یاڵەکان هەموو ینی هەرچی یاڵەکانی ناوشارەیە دەرەوەی شارەی ئەمانە ئەبێ هەمووی دابین کات بەرژەوەندی نەفەرەکان و ساخش ئەڕۆتە بەرژەوندی نەفەر و بەرژەوندی ملەتیشە ئەمە خۆ من یەک نەفەر و دوو نەفەر نیم هەموو ئەم خەڵکانە ئاوانە ئەبێ ئێس هەموو ئەمان بەساری کرێ ڕێ بۆم لاولا زۆر بۆمان بەساری حکومت جێتوانێت چاودێری ئەو نرخانە بکە کە شۆفێرەکان وەریەگرێت بەڵێ حکومت دەوانێت چاودێری بکە بەڵام ئێستا ئەم من زیادی کەم بەانی حکومەتی یەقی منەگرێت بەڵام یەقی حکومت کەس نییە یەقی حکومت بێکە خۆی زیادەکە بەڕاستی ئەمە ئەبێ حکومت چارەسەرێک بدۆزێتە بۆ ئەو خەڵکە لەبەر بەرژەوەندی خۆی لەبەر بەرژەوەندی خەڵکەکە ئەوەی ئێمە نەفەر بە 2009 بین بە هۆرێن 4 نەفەرەوەین بە 10,000 ئێمە ڕوونە هۆرێن تێن و بای 6,000 بنزین نەخوا ئەی چی ئەمێنێتەوە بۆ ئێمە 4,000 مێنێتەوە ئەوش ڕەنگە مەسروفی سیارەکەی لێ بکەیت ئەوش ئەگەر نقصانێکی بێ سیارەکە 4,000 نامێنێتەوە پارەتیش بخەی سەر لەگەڵ نەفەرەکانە کێشتان بۆ دروست نابێ بۆ نمونە 250-500 زیادەی بخەنە تا ئێستا هیچمان بە نەفەر نەوتوە بەس جاران بارەکە بەم شێوازە ئیشەکە ڕات ئەگەر ئابێ بێ شتەکەی گران کرد لەبەرەوە کێشە دروست نابێ لەگەڵ نەفەرەکان وڵا ئەو کاتێک چۆن کێشە دروستە بێ خەڵکی فەقیرە ئیمکانەتی ئەوە نییە کە 2009 بدا خەڵکی فەقیریش زۆرە هۆکار چییە؟ چەندین ساڵە ئێمە سڕای ئەو هەموو سامانە سروشتەی لە وڵاتی خۆمانەیە لە ژێر خاکمانە هەیە هەتا ئێستا کێشەی سوتەمەنیمان بۆ حەلابێت کێشەی مەنزی مەحەم بە بەردەوامی خەر کێشەکە حەل کێشەکە دەسەڵاتە دەسەڵات ئارەزوی بێ هەرزانێک ئارتش بگرانێکە لەسەر پێت وایە ئەتوان بیکەن بەڵام باقەز توانێت ئێمە خۆمە پاڵەگەمانە لێرە پاڵاوگەمانەیە لە دوکانەمانە لە چەشوێنی ترامانە ئایا بۆ لە حکوومەتی عێراق 450 بۆ لێرە هەزار لەو بنزینێش کە لە بۆ بەغدا ئەڕوا هەر لە هەولێرەوە پاڵێوە لەویش ئێستا لە سلێمانیش پاڵاوگەی تریش دوکانیش ئەوایتی خۆی من شارەزا باشەکەواتە چارەسەر چییە بەڕایتەوە وەکو شۆفێرێک چی بە چارەسەر وڵی چارەسەر چیە چی بڵێن ئێمە چارەسەرەوەی داواکەن لە دەسەڵات سنووریە بۆ ئەم ساڵی بانسینە دابن حکومەت ناتوانێت چاودێری نرخی ئەو بنزی خانانە بکات کە ئاوە نرخەکان یاری حکومەت نایکە ئەگەر بیکردای خۆ زۆر ئاسان بوو ئەو لە خانەخین بەزین 450 ئەمە خانەخینە لێرە ئەی بۆ لێرە بە هەزار ئەسەن نەفەر بەچەنەبەی بۆ هۆرێن 2.5 ئێستا بنزین گران بووە کێشەتان بۆ دروست نەبوویەوە بەرە وڵا هەر پارەی بەنزینەکە دەرەکەین نەوە دەریشیکەین ئێستا نرخی بنزین بەچەن نەکردیتەوە جەناب وڵی من 10,000 بنزینی تیەکەم ئەڕۆمە هۆرێن و تێمە 10,000ەکە تەواوی و 10,000 مەردەسەکەوێتەوە هەرە دەمە بنزین وتەوە بەس مەسروفی نییە نە بەخوا مریشێکی مەسلحەی پێ ناسێنی ئەمە ئیژاوا ڕوا بژێوی ئاوا دەرە نەوەڵە ناڕۆ تۆ بێ مەسروفی سیارەکەش پێ هەندێجار کێشەی بە ئەوەتانی ترەوەی سارەکە تۆزەکەرەوەی تۆزێ پاکن لەوەی مەسەفیان کەمتروێنان نەوەڵا برێکمان هەیە سارەکانی جارە زۆر کۆنە هەر دینارێکیان بۆ دەرناکرێت بۆ نامێن نەبەخوا هۆکار چییە هەتا ئێستا کێشەی بنزین بۆ شۆفێرەکان حەلان هەر چێریان نەخوارد توزانم هۆکار چی ئێستا بۆ نمونە من تاکسیم پێ نییە ئۆتۆمبیلی گواستنەوەم پێ نییە وەکوەوە ڕەنگە بتوانم سیارەکەم بەکار نێنم تا و کاتەی بنزینێتە خوارەوە بەس ئێوە بژێوی ڕۆژانەیە بێ بە بەردەوامی بنزین وەڵی ئێمە ڕۆژانە بەنزینەکە ڕۆژوای دوو جاریشتەیەکەینەوە بەڵام تا هەر ئەوەیە ڕۆژین بۆ بەر 10,000 مادەستکەوی دێنەوە بەنزینەکەین و سارەکەوتەوە ئێمە لە وڵاتی خۆمانە هۆمۆ سامانە سروشتیەمان هەیە ئەو هەموو نەوتە هەیە پاڵاوگەشتمان هەیە بۆچی ناتوان ئەم کێشەی هەڵگەن ڕازەکەی کۆمەڵێک مەسوول و کۆمەڵێ بەرپرس دەستیان گرتەوە سەری نەوت و خەیر و خێراتی ئەم وڵاتە هەمیان خوارد و تەواو هەمیان چنیوە و میلەتیش بێوەریە لێویتەوە ئێستا ئەو بنزینەی کە لە بەغدا وتیان دێت بە هەرزان ئەوە چی بەسەر هاتی سوودێکتان لێ وەرگرتەوە هیچ سوودێکمان لێ وەرنەگرتووە چوو بۆ کوێ ئەوەی کە بڕتیان بڕێکیان ئەوەی هەروە لای بەرپرسەکان بزانە وەڵا نازان ئەوان دەستیان نەدیە لە ئەو هەرزانیە ئەوەی کە باسە کرێ ئەو بنزینەش کە چێ بۆ بەغدا لە وڵاتی خۆمانە لە کوردستان ئەو پاڵێورێت بۆچی بۆ دەرەوە هەیە بۆچی بۆ خۆمان ئەی ئەوەش من پێم وتی بەرپرسەکان هەم دەستیان کردەوە سەری ئەم وڵاتە قۆرخیان کرد و تەواو میلەت
ملەتیان داما کردوتەوە جا بۆ ئێمە ئەنێرین لە بەخاوە نەوتمان بۆ بێڵ ئەی بۆ وڵاتەکەیمە نەوتی نییە خەیر خراتی نییە هزار بیرە نەوتمان نییە ئەگەر ئێمە بماندنێ بیرەنەوتەکانی خۆمانمان سەرە و زیایی نەک وڵاتەکەی کورد نەک بەشی کوردستان بەشی سێ وڵات ئێمە نەوتمانێت بە خەڵکی دیکە وڵات پێویستمان بە هیچ کەس نییە بەس ئەمانە قەر حەزەکەن میلەتەکە بمرێت لە برسێ بە خەڵکی دڵسۆزەیە دڵسۆز ئەوەی کە دڵسۆز بێ ئەمانە نایڵن دڵسۆزێک بێتە سەر حکم نایڵن دڵسۆزێک بێتە ئەو شوێنەی کە بتوانێت خزمەتی 4 نەفەر بکە لە ئێستاە ئەو شۆفێرانەی بە تایبەتی ئەوانی کە لە گەراج نەفراتەکەن زۆر باسی و کێشەیە دەکەن کەوا بۆی گرانبوونی نرخی بنزینەوە ئێمە سوودێکی زۆر کەما بۆ مێنێتەوە کە بەشی بژێوی ژیانی ڕۆژانەمان ناکە بەڵام وەکوان دەڵێن هێشتا چاوەڕێ دەکەن ئەوان نرخەکە وەکو خۆی دەیڵنەوە تاوەکو ئەوەی بزانین لە چەند ڕۆژی داهاتەوە بەشکم هەرزان بێ بۆیە داوا ئێوایانە کرد کە حکوومەت هەرچی زووە بتوانێت چارەسەرێکی بنەڕەتی بۆ کێشەی سوتەمەنی بدۆزێتەوە بۆ ئەوی ئەوانیش لەگەڵ نەفەرەکانیانە کێشیان بۆ دروست نەبێت ئێمە لەسەر ئەم بابەتە بەردەوامە بین زیاتر ئەو شۆفێرانە دوێنین بەڵام ناوبرێک وەرەگرین و ئەگەڕێنە وڵات لە دوای ناوبڕەکەەوە سڵاوتان لێ بێ بەڕێزان دەمەوێت لەگەڵ ئەو کەسانەی کە ڕۆژانە ئۆتۆمبیلەکانە پێویستی زۆری بە بەنزین هەیە بە تایبەتی تەکسی و خاوەن ئەو ئۆتۆمبیلانەی کە ئیشی نەفراتەکەن قسان لەگەڵا بکەم لەسەر گرانبوونی نرخی بەنزین تا چەند کێشە و گرفتی بۆ ئەوان دروست کردووە چی بکرێت ئەوان کێشەکانیان بۆ چارەسەر بێ لەگەڵمان نابن بە گوێبیستی وەڵامی ئێوان وەڵا هێمە ڕۆژانە بەنزینەکە ڕۆژوای دوو جاریشتەیەکەینەوە بەڵام هەر ئەوەیە ڕۆژین بۆ بەر 10,000 مادەستکەوی دێنەوە بەنزینەکەین و سارەکەوتەوە خەڵ لە دەمی خۆی دەرێکردوی دا و پێشمەرگەی خوارد بەڵامەکو ئەبوایە ئەوانیش خزمەتی و میلەتیان بکردایە ئەمە خەڵکی کێشە سەر فەقیر ئەوە بازی گران بێ مەجبور داخل گراکە من جارانشم بۆ ئارەبەرزە وە 3000 مەجبور 4000 ناتوانم بڕۆم سیارەکە پڕکەم بای 5000 یەکەم 5000 سوودێکی نییە بۆم سیارە خۆیان هەموو شتێکیان دامین کراوە هەموو شتێکی خۆیان مسوەگەڕێتە خەڵک ئەفەوتیان نافەت هیچ کێشێکی وانە کێشەی بنزین ئەبوایە حکومەت چارەسەری ئەم وەزعی بکردای حکومەت چارەسەری نەکا ئەم وەزعە زۆر یعنی ناخۆش من و تۆوەکو نەفەر بچین بۆ گەراج لەوێ سایەخەکان داوای شتێک زیادەمان لێ بکەن بۆی بنزینەوە ڕەنگە پێمان خۆش نەبێت ئەمە کێشە نییە وەڵی گران بۆ بەرەوەڵا کێشەیە و لە ڕاستەی سامە بۆ لادیەچین لە ڕاستیە ئەو سادی 1000 دینار و بەڵامە کوسا بۆ 1500 کێشەیەکی ناخۆشە زیاتر بۆ فەقیر زۆر گران ڕاستەوە خۆم کێشانە ئەوێ لەسەر باخەڵی بە فەقیرەکە حسێت طبعا زیاتر هەمووی ئەگەڕێت و بۆچی بۆ فەقیرەکە هەرەوەڵە بەڵام ئەگەر بنزینەکە هەرزان بێ ساخەکەی دەتوانێت تۆ بە هەرزانتر ئەگەر بنزینەکە هەرزان بێ طبعا بە هەرزان ئەمانوە ئەگەرەکو 500 بێت ینی خەڵکەکە لەوانەیە کەمتر ینی سایەقەکە کەمتر بسێن باشە وڵاتی خۆمان ئەو هەمووە غازە سروشتێ و هەمۆنەوتی تێدایە بۆچی تا ئێستا ناتوانم کێشەی هەڵ وەڵی گوێ بگرە ئەمانە نازان پیا و چی بڵێ یعنی شتێکی خوا نەخواستە غەڵەت بڵێ بەڵام ئەمان ئەتوانن چارەسەری وەزاکە بکەن بۆ 32 ساڵە نام شتێکی وایە ئەمان بەرپرچین نایکەن لەبەرەوە خەڵک هەر لە تو ناخۆشی ناخۆشیان ناکرێ بۆ منە بانقەز نایکەن یا وڵاتانی دیکە وەڵی نایکەن خۆیان نایکەن هەینا بۆ ئەتوانن ئەو میلەتە و خەکەن کاتی خۆی ئەمانە یعنی نانی ئەو میلەتیان خواردەوە وەسەری ئەو میلەتەوە بوونەتە پێ خەڵکی گوندی پێشمەرگە کاتی خۆی زۆربەی بەسەر گوندەکانەوە ینی خزمەتیانی خەڵانی لای ئەمە شوێنی پێشمەرگە بوو شوێنی پێشمەرگە بۆ بۆ ناو خواردن بەڵامەکو ئەتوانن یعنی تەماشای هەر ڕێگەوبانەکە بکە بەم ڕێگەوبانە بڕۆ تەماشاکە جادە وای دێتە سیارە ناتوانێت بڕواڕێ هەرو بەرپرسانە ئێستا وەکو تۆڵی بنزینەکەیان بەدەستە نرخی بنزینیان بەدەستە کاتی خۆی لە ناو گوندەکانە خەڵکی خزمەتی هەمووی لە ناو گوندەکانە هەمووی یعنی لە دیهاتەکانە نانیان خواردە و ئیسا بوونەتە بەرپرس و دوای ئەویان لە بەرچاو بووە نانی و خەڵکیان لە بەرچاو بووە خەڵ لە دەمی خۆی دەرێکردوی دا و پێشمەرگەی خوارد بەڵامەکو ئەبوایە ئەوانیش خزمەتی و میلەتیان بکردایە یعنی فەرقیان نەکردایە بەرپرسەکان قەسرەکانیان چۆ بە ئاسمانە و خەڵکیش کێشەی بنزینێ خەڵک فەقیرە خەڵ داماوە یعنی سێ خستنە ئەم خەڵکە سێخنێ قستنێکی فەقیرە هیچی نی
هەرە وڵای دەستان خۆشێ دەستان خۆشی سەلامەت بی. قوربان نرخی بنزین چۆنە ئێستا؟ والله هزار بازارێکە لا والله ئەو یەک دزێکی ئەوکان هزار ئەوکان کەمە کەمتر یەک دۆست قرس نییە لە ئێستا ئاوە بۆ نرخە بنزین بەلا وڵا شتێکەکەی دێنم بە ئەیدێنە بەڵزین حەچیەکەی هەموو شتێکیش نرخەکەی لەسەر سوتەمینی وەستا هەمیسە فەقیری ئەو کابرای ئەو بەرەوە هەناری پێ ئەگەر بنزین گرامێ مەجبورە شەنارەکە بە گرانتر هەمی گرانگە هەمیسە فەقیری هەمووی چێتە سەر باخەر فەقیر ئەرە وڵا مسە گرام بێ مەجبورە نەفەر گرانگ ئیشی نەفەراتەکەی ئەرە وڵا ئیشی چه خەتێکەکەی ژاڵە ناو بۆیرە پێشتر نەفرت بەچەند بردو ئێستا بەچەند ئیسا نافەر نییە سە داخلی پێ 2000 مسێک بە مەجبورە بیکەم نە کێشە دروست ناکە لەگەڵ نەفەرەکان بڵێ بۆچی زیاتر نیست ئەی مەجبوری نەوەڵ با کێشە دروستەکە چۆن دروست ناکە خەڵ فەقیرە خەڵ پارەی پێ نییە خەڵ چی بکە لە وڵاتانی دیکە و کەسانی کە ئیشی نەفرات دەکەن گەراجەکەن حکوومەت یارمەتیاندا بنزینێک کەمێک زیاتریان نەداتی یان بە نرخێکی کەمتر لێرە شتێکی لەو بابەتە نییە بۆ حیشی نییە زیاوانیانەسیان نییە غازاکرە 5 غازەکەش گرام ئەرە وڵا غازەوە هەمی نانوای داخلیان ناتوانم کێشەی حەلکەن یا بە ئەنقەز وای لێ والله هذا هوسي خوان تيجي نا والله بنزين ما قال فقير جراني تيجي اما خابي كيشات سير فقير يا وقت بنزين جرام يا مجبور داخل جرام ما جارا اسمه عربزه وسيل ده مجبور شو هذا يعني لو يكسر نرخك بلا سر نفرك حرب فقير بس فقير زين حامي فقير اي شهر سر شيء شيء بقريبا مو باقول بين براق كل سبعه شو شهر سر شيء كيس كي قال مو خوف كاس جنا كاس مزارنا قدروا عايز من روما حكي سيارة ما جادو بيسين حكي سيارة ما جادو بيسيني لبرا حكومة بيت سخت شغلاتي خمان أو أنا ببنزين وبينا وتكا أواد نرخي وأنا قراني أنا خير بان قصد لا والله لا قصد واحد أي برا غاز أي غاز بشيني أو غاز بعمل غازني أو حكينا أنا واحد 8 جران لكاتك أولادي خمان بريتي لساماني لا والله حامي جران ها بشاي خوشتو أو بازين حاسة قيد هزار شا 10,000 دي ينظر تريون أوش أصل جينو بيج أصلا هذا يجي دوای مدەیەک فیلپەمەکەی 16 هو باصمك هو ما لاقي دم عن يسفل كعلي چیت پێ سیارەتۆ والله ئەو تەنبیە ئەوەیە بنزینت کڕیەوە بە میزیکان بەڵێ بەچەند کڕیت والله بە 1000 دینار بە 1000 بەڵێ بە 900 بە 1000 دینارە 900 بۆ 1000 بەڵێ ئەم نرخەی بنزین زۆر نییە بۆ ئێستا تۆ وەکو شۆفێر بەرە وڵات زۆر زۆرە و مەعیشەت ناڕوە هیچ دەری ناکە ئیشی چیەکەی جەناب وڵی زەحەر ئەو داخلیەکە ئیشی ناو نەفرانی خێڵان بۆ دەربەنی خام بە چەند نەفرە بنێ 1000 دینار ئێستا کە نرخی بنزین بەرز بۆتەوە تۆ نرخەکەر ئابم شێوازە مێنێتەوە بە هزارێک یاخود نەخێت مەجبوری زیاد مەجبورین زیاتری گەن بەڵامی سێمە لە حەدی خۆیان وەسان دومانە لەبەرەوەی هەر بە 1000 دینارەکەوێت تاوە نەبداین ئەم دروفەکەیتە بارێکایان هەرزان بەڵێ ئەگەر بەم شێوازە بەردەوام بێ ئەمە بۆ بژێوی ژیانی تۆکو شۆفێرێک قرس نییە ئابەرەوەڵ زۆر قورسە نەک بۆ من بۆ عامەکە نەک بۆم بۆ عامەکە هەمووی قورسە لەبەرەوەی ئیشەکە ناڕۆمەعیشت ناڕۆ خەڵکیشی نییە بێ ئیشە لە ماڵا دانیشتووە هیچ شتێکی نییە منەوە بۆ تەنان ناتوانم بڕۆم سیارەکە پڕکەم بای 5,000 تێکەم 5,000 سوودێکی نییە بۆم سیارە کەلوپەری بازار زۆربەی بە سوتەمەنیەوە بەستراوە چونکە هەمووی بە ئۆتۆمبیل لە گوازرێتەوە هەتا سوتەمەنی بەرز بێ کرێەکەی زیاترە جێزدا ڕاستەکەی توێەوە چی بکرێ باشە بەڕای تۆ شۆفێری وەکو شوێفێری وەڵام منەڵێم ئەم حکوومەتە خۆی بکاتە بارێکا لەبەروی ئەو خەڵکە هیچی نییە مەعیشت ناڕوات لەبەرەوەی بەم شێوەی خەڵک ناڕوات خەڵ ناژی لەبەرەوەی مەعیشت دەری ناگا بۆ هیچ کەسی ئێستامان نەبوونی سوتەمەنی و بنزینی لە وڵاتی خۆمانایانی نیمانە بۆی ئاوەگرام و یان نەخێر هەیە و نایەنوێت نەخێر هەیە و نایدن هەیە ئەو بۆ نمونە ئەوە عێراقە بڕۆ تەماشاکە خواری کەلار بنزین بە 450 بۆچی لەیرە نەبە 900 بە 1000 دینار ئەو بنزینش کە بۆ بەغان دێدرێت لە هەولێرەوە پاڵێ لە سلێمانیەوە بۆ نمونە پاڵاوگەمانەیە بۆچی بۆ خۆمانیە وەڵایتر بۆ خۆمانەوەتە بۆ نمونە بەرمیلێنە دەڵێ 1990 یعنی تۆ ئەمە فەقیرێک ناتوانێت هیچ دەسڵاتێکی نییەکە دبە یەکش بکڕێت نەک بەرمیلی کۆتاجار کەونە و تاوەگرتۆکەی بۆ وەڵی تەخروی 3 ساڵ لەمەوە بێژە 2 ساڵ لەمەوە پێ 3 ساڵ بەر لێ بەڵێ ئێستا جگەلەوەی گوادێک درراوە کە بەرمیلێک نەوت بۆم ساڵ بدرێت بۆ بەرمیلە نەوتش 55,000 سن ئەگەر حکوومەتی ئەگەر حکوومەت بیدا باڵێ وەڵام نایچیدا نیشە لەبەرەوەی چەند ساڵێکە نەی دەغاتە خەڵی سەیژێر نییە
ئەو وعدانەی دایێتە خەڵک هیچی جێبەجێ نەکردی وڵاتێکی پڕ لە نەوت بەرمیلە نەوتی نییە بێت بەرنامە هەیە ئەڵەوە نییە لە بەرناماڵێ سەری نەوتە و ژێری بانی نەوتە بەڵام لای خۆمان هیچ شتێک نی نرخی بنزین چۆنە کەی ئۆستوتۆمەنیت کڕیوە بنزینت کڕیوە وڵی بۆتە دۆقات دوێنێ من بە هزار کرد بەڵێ جاران بە 500 بە 550 ئەوانە ئیسە بە هزار کرد ئەمە کێشەی بۆ تۆ دروست نەکردووەکو کاسبکارێک بەشێک لە شتەکان دەبێت ئۆتۆمبیل بەکاربێنی هاتو شوی پێ بکەیت وەڵا بۆ هەموو کەسێکی دروست کردووە یعنی نە جادە ماوە نە ڕێگەوبان ماوە نە سوتەمەنە هیچ شتێک نەماوە ئیسە بۆ نمونەی ئیسە غاز دەست ناکەوی ئیسە غاز دەست ناکەوی یعنی وتیان بە 12 بەڵام دەستیش ناکە 12ەکەش دەست ناکە ناوەڵا دەست ناکە ئەم کێشەی سوتەمەنیەت چەندین ساڵە لە وڵاتی خۆمانە بەردەوام بۆ هەتا ئێستا پیان حل ناکرێ ئەنی ئەوە قورسە ئەم کێشەیە نەتوانن حەلی وڵی تر نازانم خۆی بیشوێ نایدەنە خەڵک هیچ ئەوەیەک دیار نییە یعنی نایدەنە خەڵک بیشوێ نایدەنە خەڵک ینی سەو کوڕەوتی بە 450 دوێنێ لە خانەقین بنزینم کردی وە کارەکە چێ لێرە هەزارە بەس نازان ئەوەی کە باس کراوە بەشێک لەو بنزینەی کە ئەچێت بۆ بەغدا لە هەولێرەوە پاڵێ بێت یانی لە کۆمپانیای کارەوە بۆچی بۆ وڵاتی خۆمان بۆ کوردستانی خۆمان ناتوان بیپاڵێون بیدەنە خۆمان بەڵام بۆ عێراق بۆ وڵاتانی دیکە هەیە لەوێ بە هەرزانتریش دەفرۆشە لای خۆمان بەو نرخە بە چەند خات ئەی فرۆشتنەوە بڵ وڵای هۆکارەکەوێ کە حساب بۆ خەڵک ناکەن هەر تەنیا هیچ شتێکی تر نیە هەر ڕێگە و بانیش نەما هیچ شتێک یعنی هیچ تێنێت لەوە چێ 4000 گەنج زیاتر کۆچی کردووە بۆ ئەوروپا لەم شارە یعنی لە شارۆچکەیەکی وا 50000 کەسیە ینی 4000 گەنج لێ ڕاکردووی تۆ دڵەوە چی خۆشە هەر گەنجەکانە هەرا ڕوا گەنجە ڕۆ مکافتریایەک مێ زیاتر لە 30 نەفەر و بۆ هەڵەدەم ڕۆیشتە لە ناو یەک کافتری کافتریاکەی تۆ 30 نەفەر کافتریا بەڵێ زیاتر لە 30 گەنج چووە بۆ هەندەرە ئەیتر هەیە ها لە بیلاڕوسیا و هەیە ها لە ئەڵمانیا و دڵکە دنگەی تر ئاوا هەواڵیانە پرسی ئاوە هەمووی یعنی ئەوەشی کەی بینی ئەڵێ کەی بڕۆم یعنی شتێ نییە کە خەڵک دڵی پێخۆش لەم چارەسەری ئەم وەزعە لە چی ئەکرێت ئەو هەمە کێشە و گرفتە یعنی ئەمە هەرێمێکین 5 میلیۆن کەسین ئیدارەدانی 5 میلیۆن کەس ئەوەنە قورسە ناتوان بڕێوە بن وڵای هۆکارەکەوەیە کە هیچ بۆ خەڵک ناکەن هەمووی بۆ خۆیان خۆچتەکان دیارە هەمووی چەند کەسێکی خوا و هەمووی بۆ خۆیان ینی هەمووی چەند کەسێکی دیاری کراوە یعنی ئەوە نییە کە بڵێ یا ئەمیا ئەو یعنی قایم قاموچتەکەشە گۆڕە هیچ تێ ناگری هەرە چەند کەسێ و تەوا حکومەوە دەسە و چەند کەسێ هیچ ناکرد نسبەت ئێمە هەموو شتێکران مریشک بە 1000 ناپاگین ئاوە کارەبایە غازن هەمووی لەسەر ئەو 1000 دینارێ غازێک بە 15000 بۆ ئێمە دەرینایە ناتوانین مەجبورین بەبێ چەند غاز سەر بکەین وەڵاهی بەپێی بازار جارێ بۆ نمونە بتڵ سەر هەفتەی جارێک بسەر لە مانگەکە تقریبان 4 بۆ 5 بتڵ هەر ئەوە نێ ئێستا ئەو نرخەی غازە چەند قاتێک بەرز بووەتەوە ڕاستەوخۆ لەسەر بژێوی تۆ کێشە دروست بارە وڵات تاسیری زۆرە ئەم بە نسبەتی من و بە نسبەتی خەڵکیشەوە تاسیری زێ وەکو بنزینەکە ئێستا بۆ نمونە تۆ ئەو ئۆتۆمبیلانی کە مریشکەکەت بۆ گوازنەوە ڕۆژانە پێویستی بە بنزین سەرفکردنە ڕۆژکردنە ئەو بنزین بە چەند کردەوە ئەو لتری بە 900 دینار بە 1000 دینار وڵاتی خۆمانە هەمە سوتەمەنی هەیە نەبوونی سوتەمەنی بۆ پیان چارەسەر ناکرێت بۆ چارەسەرەکرێ بەس مە بەسییان نیە ئەنە باسییان چارەسەرەک بۆ نایکەنایی مەسەلە مە بەسییان نییە کێشیان نیە خۆیان هەموو شتێکیان دامین کراوە هەموو شتێکی خۆیان مسۆگەرێت خەڵک ئەفەوتیان نافەتیش کێشێکیوانە چارەسەر چیە چی بکرێ باش چارەسەر بەس خوا چارەسەرێکان هێ چارەسەرێک بەمانە نییە چارەسەری نە بەخوا ئەمەل بەڕێزان ئەوەی بینیتان ڕای ئەو چەند هاوڵاتیە بوو ئەو چەند شۆفێرە بوو کە باسییان لەوە کرد گرانتربوونی نرخی بنزین هەتا بێ کێشە و گرفتی ئەوان زیاترەکە لە بەرەوەی ئەوان لە ئێستاە ناتوان نرخ لەسەر هاوڵاتی گران بکەن لە بەرەوەی ڕاستەوخۆ کێشیان بۆ دروستە بێ هاوڵاتەکە ناتوانێت هاتوچۆ بکە بۆی بوونی ئەو قەیرانەدارە گەورەیش کە چەند ساڵێکە بەرەوەی هەرێمی کوردستانی گرتووە بژێوی خەڵگۆک و پێویست نییە لە ئێستەیشا گرانبوونی نرخی بنزین کارێکی کردووە کە شۆفێرەکانیش بژێوی ڕۆژانەی خۆیان بە ئاسانی بۆ دەنایە بۆیە داواکاربوون لایەنی پەیوەندیدار هەر چیزووە بتوانین کێشەی بنزین بە بنەڕەتی چارەسەر بکەن نەک مانگێک چاریسەری بکەن و دوایەوە بەردەوام بێتەوە بۆیە داواکانی لایەنی پەیوەندیدار بە زووترین کات بێتە سەرهێڵ بتوانن کێشەی سوتەمەنی بە هاوڵاتیان بەگشتی و بە تایبەت
شۆفێرانی تەکسی و پاسەکانی چارەسەر بکەن پامی ئەم جارەمان پێشکەشکردن تا بەرنامەی تر و تەوەری تر بەخوای گەورتان ئەسپێرم خواتان لەگەڵ.